عشوي بيني لواني بجماعي بقال لواني مثلا صد سوام بين آروم ملك ومن بين باك ما كدنو كومالي برادر يامني ياديم سباي من لوانا بهمان شو يادي بصد دسوامي يندما يعني إيه هرماني شاكر ديني تدما يعني نيشتي نرى هرماني تبامين نيشتي نرى شبل رزان وقراني واتي أباسي سروشتي وراماني تأثيري تایبەتیشان سر و گۆرانی باش یانی کریوە چنە واشمێ هەم سروشت هەم چەنە بڕێ و خەڵکو و هەورامانی کاریگەریە تەمامەشن پێیانەیە کە سەوت و کاریگەری تەمامە بۆ ژەنش خەڵکو و هەورامانی بەعام بە تایبەت گۆرانی واچەکەش سەوتێ زوڵاڵ و پاک و وەشە پرسیارەتەرەمانینە کەچی تا ئیسە هونەرمەندە هەورامیەکی یاگی ئەکادیمیە بە شێوەی ئەکادیمی گۆرانی مەواچە بەڵام گێرە هونەرمەندەکەی ناوچەکە تەریگە ستیۆنە بە شێوەی ئەکادیمی گۆرانی ماچاو ملا بەری چۆ کلیپ کەرا و ئینە پێ کەمتەرخەمی خەڵکو و هەورامانی وشگیڵەوە یا پێ کەمتەرخەمی دەستگا هونەریەکانە بەڵێ سەبارەت بە پرسیاری کەمتەرخەمی گۆرانی واچەکەش نیەشن ئێمە تا ئیسە ستۆدیۆمانیا بنکی ڕۆژنبیری بەڵێ بەنامێ هەن بەڵام بەس بەنامێم هەن ئەنا پۆزیتر ئێمە ئیسە بنکیۆمانیا بلمی دوێ گۆرانی واچی دوێ هونەرمەندی کوبی مێوێ پرۆڤە دوێ گۆرانیا کەرمێ مەسەلەن من نیازم بۆ گۆرانیەوە بەرکرد و کلیپ کردونی بلوچ کۆش کرد ویسە من حاڵە نەگەگەرەکەم و گۆرانیەوە کلیپ کردونێ تەوێڵێنە من مەتاو بلو دۆرە سلیمانی فرە بە نەڕەحدا گۆرانیەوە مشت چەند جارە بەیبلی پێش ئەی چی ئاسانیە و نەبیێ دەستگە بنکی ڕۆشنبیریش و گێڵەوە پێ کەمتەرخەمی دەسەڵەتدارەکەمە ئێمە دەسەڵەتدارەکەمە کەمتەرخەمێنی پێشانە پەرسەرمی فرە کەمتەرخەمی بینێ مەسەلەن خەتا گۆرانی واچی نەنشنێ گازە گۆرانی واچەکەت هونەرمەندە دەسەڵاتی ویچانەشە نەبوو کە دەسەڵاتش نییە ئیتر مەتەوە زیاتر بلو سەرە گۆژمارن و بەڵام ئەگە بنکی ڕۆشنبیری بیێ ئەی تیپی با تیپی ڕێک و پێکما بیێ فرە ئاسانمی فرۆ گۆرانی واچیشماهنی کە شاریە نێبم بەش ناسیە بە حکومانەیە کە بنکیۆمانیە ئەی سنتەر ڕۆشنبیری هەورامانی ئەچنە هەرمانە ششنە کە مامۆسایە بوو چند بەڕێزێتەرێ بەراژراوە کە بێگومان لاوگردی ماوە ئاشکران ئایا مەبەست شانە کە خزمەت بە گرد و بوارەکە هەورامانی یاونا ئایا چی بوارۆشمنە کەمتەرخەمین یاوێتان لێن بەڵێ من دەزۆشی مامۆسایی بکرد بەڕاستی هەر کەس هەر مامۆسایە بۆ هەر کەس بوو هەرمانەکە و خزمەت بە هەورامانی بە هونەر و هەورامانی کەرونێ بەڵێ چیگەنە ئایچی هەنی وی هەرمانی کەرە بەڵام پێن وونەی بەرنامەی هۆرامی مابێنی کەناڵەکانە گەر کەس بزانم دومای ساڵی بەرنامەکە نەمە ئایا چی نەمە ئیتم ئایچی مانوس حتمما سەر و وێشەوە یا قبوڵش مەکەرا کەناڵە کوردێکی قبوڵش مەکەرا بەرنامە زاوڵا وێرەکانە گەر کەس بزانم تەماشاکەر یەک ساعت سەر و بەرنامە زاوڵانی ئیفلام کارتون هۆرامی چی مێژوژنە مەسەلەن هونەرش نییە نیم ساعت بەرنامە مابێ ناسچە دەسەڵاتدارەکە وێش مەمەتە هەبلاچ جەختی بکەرا کە ئاب بەرنامەیە یازیز نەکەراوە یان کارێ بکەراکەن پاسە نەبوو کە نەمەنم ئیتر پرسیارەکە یەک کەسی کەڕش خەتاوی کوردستانی تر ئێستا تۆ شخصی وێت خەتاو کێژم زانی خەتا هونەرمەندەکەژم زانی یا خەتا شخصی و خەتا هونەرمەندیش نەنشنە بوون بەس بە حاڵ بووم من چه بەرنامەیەوان ئەگەر وەم نەلاوێنە خەتاوم بینی بەرنامەم نەکردەبوو بەڵام کەزمێ بەرنامەکەر و خەتا هونەرمەندی نییە خەتا بەرە پرسەکامانێ کەمتەرخەمێنی بەڵێ حەز کەرمێ گۆرانیەتەرەوە هەنە کە ئا گۆرانیەچە پێسە گۆرانیە کاتەری دلی خەڵکێنە بڵی دڵ و گۆژگیرە گۆرانی هەورامیەکانە ڕاو وش کردێن و ئایچ خاڵە ڕێبوارە ئەگە تەوجیعە کورتش سەرمادەی و پێشکەش و گۆژگیراشکەی ئمە سپاسی بەڵێ گۆرانیە بەنام خاڵە ڕێبواری پێشکەش تاکردنی جيت خاي خالري ورقي نزاوني دي خالري ورقي نزاوني بمخير سيري ويرو دري لقياوني